بەڵێ بەرەزان بۆ زیاتر قسەکردن لەسەر کوشتنی قاسم سلەیمانی و کاردانەوەکانی ئێران لە بەرامبەر ڕووداوەکە میوانداری بەڕێز ئەرکان ئەحمەد جاف شارەزای کاروباری ئێرانمان کردووە کاگەرکان سڵاوت لێبێ گەر سەرەتالەوە دەست پێ بکەین هۆکاری بە ئامانجگرتنی قاسم سلەیمانی لەلایەن ئەمریکاوە بۆچی دەگەڕێتەوە ڕۆڵی ناوبراو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چی بوو؟ سڵاوی خوا لە ئێوەش بێ سڵاو لە بینەرانی بەڕێزی شاشە جوانە کەشتان لە ڕاستیە کردنە ئامانجی قاسمی سلەیمانی لەلایەن ئەمریکاوە ئەتوانین بڵێن شتێکی تا ڕادەیەک چاوەڕوان کراو بوو چونکە ئەگەر بگەڕینەوە بۆ سەرەتای ململانیەکانی ئێران ئەمریکا و بە تایبەتیش لە دوای هاتنی ترامپەوە ترامپ پێشبینی ئەوەیە کرد کە دوایەوە لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە دێتە دەرەوە و گەماروی تون دەخاتە سەر ئێران ناچارەکە بەوەی کە مەرجەکانی خۆی بە تەواوی بەسەریدا بسەپێنێ و وەکو ئەوەی کە ترامپ چاوەڕێی ئەکردکە ئێران بگەڕێنێتەوە نێو چوارچێوەی سنوورەکانی ئێران خۆی بەڵام هەر لەگەڵ دەرچوونی ئەمریکا لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە ئێران توانی خۆی ڕابگرێ و هەندێک پەیوەندی دیبلۆماسیەتی نێودەوڵەتی لە رووسیا و چین و بە وڵاتانی دیکەی ئەوروپاوە بگرە توانی بەسەر بگرێت و سەرنجام وای نیشاندا کە ئەم گەمارۆیانە ئەسەرێکی وای لەسەر ئێران نییە و لە ناو ململانیەکانی شاکە لەگەڵ ئەمریکایە کردی بەڕاستی لە هەندێک قۆناغی ململانیەکانە ئەتوانین بڵین وێستگەیەکی سەرکەوتن بوو بۆ ئێران و بە تایبەتیش لە بابەتی سووریا کە ئێران بەو پەڕی توانایەوە پێشگیری کرد لە کەوتنی بەشار ئەسەد و لەلایەکی دیکەشەوە خستنە خوارەوەی ئەو فڕۆکەیەی ئەمریکا و هەڕەشەکانی لە کەندا و ئیستیبزازکردنی هەندێک کەشتی ئەمریکی و کۆتا جاریشیان ئەگەر بینە ناو عێراق و بە تایبەتم خۆپیشاندانانەی کە تا ڕادەیەکی زۆر بڵین مەترسی خستە سەر باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق ئەمانە هەموو ئیستیبزازکردنی ئەمریکا بوون و ترامپ چاوەڕێ ئەوەی نەئەکرد کە ئێران بەو ماوە درێژە خۆی بگرێ و بەم شێوەیەش لە بەرامبەر هەڕەشەکانی ئەمریکایە بعنی چۆنەڵی بوەستێت بۆیە لە ئێستش کە هەڵبژاردنەکانی ئەمریکا نزیک بۆتەوە ترامپ بەو پەڕی توانای خۆی پێویستی بە چێکێک بوو بۆ ئەوەی وەک شیرینی بیبەخشێتەوە بە گەلی ئەمریکا و بڵێ کە من ئەم سەرکەوتنانەم لە دژی ئێران بەدەستێناوە بۆیە باشترین شتێک ئەو گورزە بوو کە لە ئێران بیوەشێنێ و ئیتر لێرەیە ئەتوانین بڵین ئەمریکا وەکو براوەی ئەم کەیسە وێنا ئەکرێ و تا ڕادەیەک ئێرانی بەگشتی پێمشەوەش بووە ئەبینین لە ناوچەکان ئێران تەنها دووچە یعنی ئێستا لێرە تەنا پەرچەکردارەکانی بریتین لە هەڕەشە لەبەرەوە توانین بڵین ئەم هێرشەی کە ئەمریکا کردی هەستانەوەیەکی ئەمریکایە لە ناو ململانیەکانی لەگەڵ ئێراندا زۆر باشە بەڵێ کاگەرکان معلومی جەنابتانە کە دۆسیەی بەهێزکردنی ئێران و پێگەی ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی دراوسێ لەلایەن ئێرانەوە سپێردرا بوو بە قاسمی سلەیمانی و ئەو سەرپەرشتی دەکرد لە ئێستادا پێگەی ئێران لە عێراق و لوبنان و سووریا دوای کوشتنی سلەیمانی گۆڕانی بەسەردا دێت؟ بەڵێ یەکێک لە استراتیژەکانی ئێران بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا لە ڕێگەی ئەو گروپانەوە بوو کە لە چواردەوریا بڵین لە وڵاتانی دەوروبەری ئێران هەیەی بە تایبەت لەو وڵاتانەی وەکو لوبنانە عێراقە یەمەنە سووریایەوە هەموو ئەمانش سپێردرا بوون بە سوپای قودس کە سوپای قودس بەشێکە لە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران و کاری سوپای قودس بریتیە لە دەرەوەی سنوورەکانی ئێران بەرپرسی ئەم سوپایش کەسایەتیە کە بوو بە ناوی قاسمی سلەیمانی و قاسمی سلەیمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەرپەرشتی تەواوی ئەم گروپانەیە کرد و کاریگەریەکی زۆری لە نێوانیاندا هەبوو و بۆ خۆی فەرمانەکانی و ڕاستەوخۆ لە ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامیەوە کە ئایەتوڵا خامنەییە وەرەگر لەبەرەوە ئەتوانین بڵین قاسمی سلەیمانی ناسراوترین ڕوخساری ئێران بوو لە دوای خامنەیی لە دەرەوە بۆیە کوشتنی قاسمی سلەیمانی و بەم شێوەیەش کە ئەمریکا چونکە لە ڕاستیامە پێشینەیەکی وای نییە کە ئەمریکا هێرش بکاتە سەر پێگەیەکی ئێران و بە ئاشکراش ڕای بگەیەنێ کە ئێمە ئەو هێرشەمان ئەنجام داوە بۆیە کوشتنی قاسمی سلەیمانی لەلایەن ئەمریکاوە بەڵێ بە دڵنیاییەوە هەم کاریگەری بۆ دەرەوەی سنوورەکانی ئێران و هەم بۆ ناوخۆی ئێرانی شەبێ بەڵام ئەوە نییە کە بڵین کاریگەریەکەی ئەیگەیەنێتە سفر چونکە بینین هەر چەند سەعاتێک دوای بڵاوبوونەوەی هەواڵی کوشتنی سلەیمانی
بڵین جێگرەوەی کە لەلایەن خامنەیەوە ئەتیادی جێگرەوەیکی بۆدانا بەڵام ئایا تا چەند کاریگەری قاانی وەکو سلەیمانی ئەبێ ئەوە ئەبێ چاوەڕێی ڕووداوەکانی دواتر بکەین. زۆر باشە دەسەڵاتدارانی ئێران هەرەشەی تۆڵەسەنەوە دەکەنەوە پێتان وایە چ جۆرە کاردانەوەیکیان دەبێت پێت وایە لەم دۆخەدا ئێران و ئەمریکا جەنگی ڕاستەوخۆ بکەن یان وەک پیشەی هەمیشە یان لە دەروی وڵاتەکانی خۆیان ململانەکان بەریەکەوتنەکان ئەنجام دەدەن؟ لە ڕاستی ئەگەر کورتەیەک بگەڕێنەوە بۆ مێژووی ململانەکانی ئێران و ئەمریکا هەر لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە چەند پێکدادانێکی لەم شێوەیە ئەبینین بە تایبەت لە ماوەی جەنگی ئێران عێراقدا کە ئەمریکا تیارەیەکی نەفەر هەڵگری ئێرانی خستە خوارەوە و بە چەند بڵین سەرنشینێکەوە ویان هێرشکردنە سەر یا بە دیلگرتنی ئەو بە چۆنەڵی گرتنی باڵوێزخانەی ئەمریکا لە ئێران یعنی پەیوەندیەکانیان ئەم توندیەی بە خۆیەوە دیوە تا لە کۆتاییەکە بەمەی قاسمی سولەیمانی کۆتاییاتوە. ڕاستی پێکدادانی ئەم دوانە ڕاستە و خۆپێکەوە کەمێک من توانم بڵێم بە دووری ئەزانم چونکە دوو ستراتیژیان هەیە ئێران لە لای خۆیەوە ئەمریکاش لای خۆیەوە. ستراتیژی ئێران ئەوەیە کە بەرەنگاری دوژمنەکانی ببێتەوە لە ڕێگەی گروپەکانی چواردەوری یان بڵین دەرەوەی سنووری ئێرانەوە کە خۆی سەرپەرشتیانەکە و ستراتیژی ئەمریکاش بۆ بچووکردنەوەی ئێران بریتیە لە بچووکردنەوەی یان نەهێشتنی ڕۆڵی گروپە هاوپەیمانەکانی ئێران لە دەرەوەی سنووری ئێران بۆ ئەوەی دەسەڵاتی ئێران بگەڕێنێتەوە بۆ چوارچێوەی سنووری دەوڵەتی ئێستەی ئێرانی. بۆیە ئەم بەریەککەوتنانە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە دەرەوەی سنووری ئێران ئەگەرێکی هەیە بەڵام ئەگەر بڕوانینە هەڕەشەکان یان بڵین پەرچەکردارەکانی بەرپرسانی ئێرانی ئەوە ئەو کات شتێکمان بۆ دەرەکەوێت کە ئەوەیە ئێران بە زووترین کات ئەبێت تۆڵە بکاتەوە بەڵام ئەو تۆڵە چۆن و لەکوێ ئەوە جارێ معلوم نییە. زۆر باشە کاگەرکان هەر ڕاستەوخۆ دوای کوژرانی قاسمی سلەیمانی لەلایەن فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئەمریکاوە لە بەغدا دۆناڵد ترامپ لە تویتێکدا ئاماژەی بۆدا کە ئێران لە جەنگدا دۆڕاوە بەڵام لە دانوستاندا براوەیە. بە بڕوای جەنابتان ئەم پەیامەی دۆناڵد ترامپ ئەوە نییە کە جارێکی دیکە ئێران بگەڕێنێتەوە سەر مێزی گفتوگۆ یاخود ناچاری بکە بەوەی مل بۆ داخوازیەکانی ئێران بدا یاخود ڕازی بێ بە گفتوگۆ و کۆبوونەوەی بێمەرج لەگەڵ ئەمریکا؟ لە ئێستەیە نە ئەمریکا نە ئێران پێم وانییە هیچ کامیان بیانەوێ پێکدادانی ڕاستەوخۆ لە نێوانیاندا ڕوو بدا چونکە ئێران لە وەزعی ناوخۆی و وەزعی نێودەوڵەتیشی لە ڕادەیەکی باش نییە کە بتوانێت ڕاستەوخۆ ڕوبەرووی ئەمریکا بێتەوە. ترامپیش لە ئێستاە لە بەردەم هەڵبژاردنێکایە پێی وان ینی پێی خۆش نییە کە ناوچەکە بە جۆرێک بشڵەقێکە هەر کاریگەریەکی لەسەر کەمکردنەوەی دەنگەکانی ترامپ لە ئەمریکادا هەبێ. لەبەرەوە ئەبینین پێکدادانی ئەم دوانە چۆنەڵێ وەکو کاریگەریەک هەم لە ناو ئێران و هەم لە ناو ئەمریکای شایبێ بۆیە هەردوو لە هەوڵی ئەوە ئەدەن ناکرێ ئەم هێزەی نەدانوستان نەشەڕ یعنی یابێ دانوستان بکرێ یا ئەبێ شەڕ بکرێ بەدیلی ئەم دوانە ئەم جەنگە ساردەیە کە بەردەوام هەردوو لا دووچاری زەرەرە بنتیایە. بۆیە ماوەیە لەمە و پێشیش ڕۆحانی لێدوانێکی دابوو ئەیود ئەگەر ئێمە ڕووکردی سیاسیمان بگۆڕین ئەوە تمەنی بڵین دۆلاری 12 هزار تمەنی دێتەوە 6 هزار تمەن و ئێستا ترامپ باس لەوە ئەکاکە یا پۆمپیۆ باس لەوە ئەکاکە ئەمانەوێ وەزعەکە بەرەو ئارامی ببینەوە ئەمە دەرفەتێکەدا بە هەردوولا بەڵام لەگەڵ ئەو وەزعی کە ئێستەیە هەیە ڕاستیەکەی کەمێک بە دوورە زانرێت کە ئێستا دووچان بە گفتوگۆ ڕازی ببن بەڵام هەوڵەکانیش بۆ گفتوگۆ هەر بەردەوامە بێت. زۆر باشە. بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەدا چین ئێران دەتوانێت بەرژەوەندەکانی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست بخاتە مەترسیەوە بە تایبەت کە بەرپرسێکی باڵای کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیاند کە زۆربەی نوێنەرایەتی ئەمریکا لە وڵاتان و باڵوێزخانەکانی لەژێر حکمی موشەکە دوورمەوداکانی ئێراندان. بەڵێ بە دڵنیاییەوە ئێران هەر کاتێ بیەوێ لە ڕێگەی ئەو دەسەڵاتەی لە ناو خەڵکی ئەو وڵاتانە هەیەی بۆ نمونە لوبنانە، عێراقە،
سووریایە یا بڵین یەمەنە کە بە زۆری خەڵکە عامەکە لەگەڵ ئێرانە بەڵام ئەوەی کە هەیە بەرپرسانی ئەو وڵاتانن کە تا ڕادەیەکی زۆر بەرژەوەندیان لەگەڵ ئێرانە هەیە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوویەکی کۆن کاتی شەیدکردنی ئیمام حوسەین کاتێککە پرسیار لە فەرەزدەقی شاعیرەکە ئەڵێ هەواڵی خەڵکی کوفە چییە ئەڵێ دڵیان لەگەڵ تۆیە بەڵام شمشێرەکەیان لەگەڵ بەنی ئومەیەیە بۆیە ئێستا دڵی خەڵکی ئەم وڵاتانە بەگشتی لەگەڵ ئەمریکایە کە بەعام لەگەڵ ئەفو ئێرانایە کە بە خەڵکە گشتیەکەیە بەڵام بەرژەوەندی بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتانە کە هەندێک بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی خۆیانیانەوە زۆریشیان هەڵگری ڕەگەزنامەی ئەمریکی و ئەوروپین لەبەرەوە بەرژەوەندی بەرپرسەکان لەگەڵ ئەمریکایە بەڵام بەگشتی بەرژەوەندی خەڵکەکە دڵی خەڵکەکە لەگەڵ ئێرانایە بۆیە هەر کاتێک ئێران بتوان بیەوێ ئەتوانێت لە ڕێگەی ئەم خەڵکەوە مەترسی بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا دروست بکە بەڵام ئەمەش بە ئاسانی نابێ بە تایبەت لە ئێستەیە کە ترامپ چۆنەڵێ عەزمی جەزم کردووە هەر کردارێک پەرچەکردارێکی تونی ئەبێ و ئێرانیش لە ئێستەیە پێم وە ئەبێت لەم پەرچەکردارانەی ئەمریکا خۆی پارێزێ لانی کەم تا ئەم دەمانگەی کە هەڵبژاردننی داهاتووی ئەمریکا کۆتایی پێبێ. بەڕێز ئەرکان ئەحمەد جاف زۆر سپاسکە لە پارێزگای هەڵەبجەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.